بەڕێزان ئێمە مێشکی ئێمە هەردوو نیزامەکەی هەیە نیزامێکی هەیە ئەم نیزامە پێی ئەوترێ ئاگا کابیرتان لای من بێ کە جوابی کەسێکی کەمایە ئەو کاتە بیرشان لای وەڵامی ئەو کەسێکی تر ئێستا نیزامی ئاگا ئەوەیە کە من ئەڵێم دەرگاکان 25 تۆش لە ئاگایی و عەقڵی خۆتە ئەڵێی بەخوا من ئەگەر دوو شوت تۆ بکێشم بە دەرگاکەیانە لە بیرم ناچێت 25 ئەمە فێربوونە لە ئاگا پەیوەندی بە سەرنج و تەرکیز و یادگەوە هەیە ئەم یادگەی کە باسی بەڵام ئەی فێربوون لە لاشعورە فێربوون لە لاشعورە ئەوەیە تۆ حەزی لە چیرۆکە ئینگلیزیەکەش زۆر باش نییە بەس هەموو ڕۆژێ ئەوەنە حەزی لە چیرۆکە دانیشی چیرۆکە خوێنیتەوە بە ئینگلیزی دوای ساڵی 2 ساڵ تەماشاکی کتێبیشە خوێنیتەوە تێگەی نووسینێکێتە بەردەست تێگەی ئەی چۆن فێر بووی بەبێ ئەوەی هیچکەی بەس چیرۆکە خوێندوێتەوە مەسەرەن هیوا هەبووە بەس دانیشتووە بە دیار هەواڵەکان وەزعی شەڕی ئێران و عێراق کۆمانە هەواڵەکان بە عەرەبی بوو ئیتر هەموو ڕۆژێ هەر ئەو پەڕی هەوڵیاوە بزانێت چی ڕوویاوە چی ڕووینەوە عەرەبیەکەشی زۆر خراپ بووە ئەوەنە متابعەی کردووە دوای ساڵە 2 ساڵ بۆشە دەرجمە ئەی چۆن فێر بوو ئەمە لە لاشعورە لاشعور لە بەبێ ئەوەی تۆ بڕۆی بڵێ وەڵا ئەم کەلیمە یعنی ئەوە مێشکت وەریەگرت ئەو شتانی کە بە لاشعور فێری ئەبی ئاسانە هیچ زۆر لە خۆ ناکە بەس چییە بە حەز ماوەیە خەریکی شتێ بە دنیاش فێر بێت بەبێ ئەوەی بیست بێت بۆ نمونە کابرای گیراوە بە عەسکەر ماوەیەک بردویانە بۆ جنوب دوای عەرەبی فێر بووە ئیتر خۆ نە لەبەری کردووە نە سەعیدیا کردووە ئەمە چییە فێربوون لە لاشعور فێربوون لە شعوریشە زۆر لە خۆکردنی تایە بۆیە بەڕێزان ئەگەر ئەتەوێ شتێ جوان فێر ببی تەرکیزکە سەرنجی بەرێ شتەکان خەیاڵی بۆ بکە لەبەری ئەمە لە لایەک وا بکە بۆی بە شعور فێر ببی لە لایەکیش بە جۆرێ لە جۆرەکان بە ناڕاستە و خۆ خەریک بە وەکو کابراکە بۆ نمونە دانیشتووە حەزی لە فیلمی تورکی بووە هەموو جارێ حەڵقە لە دوای حەڵقە لە دوای ئێستا تورکیە زانێ بەبێ ئەوەی نە سەعیدیا بکە نە لەبەریکە چەندەها خەڵگەیە لە کوردستان چەندەها مناڵەیە لە یوتیوبەوە فێری ئینگلیزی بووە ئەو بەچی فێر بووە بە لاشعور یا چەندەها نەفەر فێری عەرەبی بووە بەس بەهۆی سپەیستون و سیەن عەرەبیە و کۆمەڵێ کەناڵی کارتۆنی عەرەبی بەس بەهۆی ئەوانە ئەوە بە لاشعور فێر بووە ئێستا هیوا هەیە قورئان لەبەر هەموو ڕۆژێک گوێی لە قورئان گرتووە ئێستا هەر ئاەتێ بڵێ لا ئیرادی یەکسەر بۆیە ئاەتی دوای ئەوەی بۆیە لەبەریشی نەکرد واتە ئەو بە لاشعور فێر بووە